بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه وسلم. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. عزيزانم، السلام عليكم ورحمة الله وبركاته. هستان چۆن دەبێت لە کاتێکدا کەسێکی ڕوولەخوا هەبێت بێ تۆ ئاگادار بی دوعای خێرت بۆ بکات و داوای خۆشبوون بۆ بکات لای خوای گەورە. بێگومان هەستێکی زۆر خۆشە، بەڵام ئەگەر هەست چۆن دەبێت لە کاتێکدا فریشتەکانی خوای گەورە دوعای خێرت بۆ بکەن، ئەو فریشتانی خوای گەورە بە عیباد و مکرەمون ناویناون لە کاتێکدا لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. هەرگیز سەرپێچی خوای گەورە ناکەن. خوای گەورە هەر فەرمانێکیان پێ بکات ئەوە جێبەجێ دەکەن. کەواتە ئەو کارانە چین؟ ئەگە بیان کەین فریشتەکانی خوای گەورە دوعای خێرمان بۆ دەکەن. وەدا شێوازی دوعاکردنی فریشتەکان دەبێتە چوار زۆر خۆشەویستان. زۆر یەکەم ئەوەیە کە تەنیا یەک فریشتی خوای گەورە دوعای خێر بۆ دەکات. ئەو کارانە چین کەوا دەکات یەک فریشتی خوای گەورە دوعای خێر بۆ بکات. یەکەمیان ئەوەیە کە تۆ بەدەستنێژۆ بخەیت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت هەر کەسێک بچێتە سەر جێگاکەی بەدەستنێژۆ، مەلایکەتێک دەچێتە لایەوە، هەر کاتێک ئەو ئینسانە دەخەوێت ئەو فریشتەی دوعای خێری بۆ دەکات. هەر کاتێک کە وەردەگێڕێت لە خەو دەڕۆی دەسوڕێنێ بۆ لایەکەیکە، ئەو فریشتەی دوعای بۆ دەکات خوایە لە فلانە بەندت خۆش بە، چکە بەڕاستی بەدەستنێژۆ خەوتە. الله ئەکبەر. ئەگەر کەسێک تۆش شێک نەخۆشکەی تا بەیانی دایکرداتەوە هەر پێ بڵێ خوای شیفای دێ، خوای شیفای دێ، چەند سوکنایەک بەدڵدا دێ. لە کاتێکدا فریشتەکانی خوای گەورە لە کاتێک کە تۆ بەدەستنێژۆ دەخەوی دوعای خێرت بۆ دەکات و دای لێ خۆشبوون لێ دەکات. بەڵێ خۆشەویستانم، ئەوە خاڵی یەکەمە. خاڵی دووەم ئەوەیە کە تۆ لە پاشەمەلا دوعای خێر بۆ برایەکی موسڵمانت بکەیت، بۆ خوشکێکی موسڵمانی خۆت بکەیت. بێ ئاگاداری بن. خۆ زۆر بەمان کاتێک بەرەو ڕوویەک دەین دوعای خێر بکەین، جەزاک الله بارەک الله فیک، دوعای خێر زۆر بۆ یەک دەکەیت، خوای گەورە پاداش دات، خوای گەورە ڕازی بێ. ڕاستە، بەڵام لە کاتێک کە بەتەنیای ئەوە بەڕاستی تۆ دەتوێت دوعای خێر بکەیت، بەڕاستی باشیت بۆ ئەو کەسە دێ، بۆیش مەلائیکەتەکە معجزە دەبێت پێت. بۆیش پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویە کەسێک دوعای لە پاشەمەلا بۆ براکەی خۆی بکات، ئەوە فریشتێک لە لای سەرەوەتی دڵێ ئامین و بۆ تۆش. الله ئەکبەر. چەند گرنگە. خۆشەویستم، خاڵێکی تر هەیە ئەگەر جێبەجێکەین فریشتێکی خوای گەورە مسەخەری کردو بۆی دوعای خێرەوە بکات. ئەو جوێ کە سەڵات لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم دا. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت کەسێک سەڵاتێکم لەسەر لێ بدا، من فریشتێک لە فریشتەکانی خوای گەورە سەڵاتی لەسەر لێ بدا. و چەند زیاتر سەڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم دەی، فریشتەکان زیاتر دوعای خێرت بۆ دەکەن، زیاتر دای خۆش بن بێت. ئەوە زۆر یەکەمە. تەنیا یەک فریشتە دوعای خێر بۆ دەکات. زۆری دومیان ئەوەیە کە زیاتر لە فریشتێک دوعای خێر بۆ بکات. ئەوەی لە چ حاڵەتێکدا کاتێک کە تۆ سەردانی نەخۆش دەکەیت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت هەر کەسێک سەردانی نەخۆشێک بکات لە بەیانیان، یعنی کە لە بەیانیەوە تا ئێوارە کەسێک سەردانی نەخۆشێک بکات، ئەوە 7,000 مەلائیکە لەگەڵی دەردەچن و دای لێ خۆشبوون دەکەن تا بەیانی، یعنی تا ئێوارەکەی لە بەیانیەوە دەرچێت تا ئێوارە. و هەر کەسێکیش ئێوارەکەی بچێت سەردانی نەخۆشە بکات، ئەوە تا بەیانی فریشت 7,000 مەلائیکە دوعای خێری بۆ دەکات و دای لێ خۆشبوونی بۆ دەکات. یعنی ئەو مەشە دەبێنێ پێش چای خۆت خۆشەویستانم. ئەگەر بێت و لە شوێنێک 7,000 کەس ببینی، 7,000 مرۆڤی موسڵمان دوعای خێر بۆ بکات لێک کاتە، لە ژیان ئەو مەشە لەبیر ناکەین. چیزا ئەوەی کە فریشتەکان دوعای خێر بۆ بکەن، 7,000 فریشتە دوعای خێر بۆ بکەن. بەڕاستی لە دەست خۆتانی مەتە. زۆری سێم لەوەش زیاتر ئەو فریشتانەیە کە دەور کە عەرشی خوایان هەڵگرتووە لەگەڵ ئەوانەی دەوروبەری دوعای خێرتان بۆ دەکەن. بۆچێ؟ گوێ بگرن، لە سوورەتی غافیر خوای گەورە دەفەرمێت الذين يحملون العرش ومن حوله يسبحون بحمد ربهم ويؤمنون به ويستغفرون للذين آمنوا ربنا وسعت كل شيء رحمة وعلما فاغفر للذين تابوا واتبعوا سبيلك وقهم عذاب الجحيم. بەڵێ خۆشەویستانم، ئەوانەی کە داوای لێ خۆشبوون لە خوای گەورە دەکەن و دەگەڕێنەوە بۆ لای ڕێبازی خوای گەورە دەگرنە بەر ئەو ڕێبازی کە خوای گەورە دایناوە. ئەوانە مەلایکەتەکانی کە عەرشی خوایان هەڵگرتووە لەگەڵ ئەوەی دەوروبەری عەرشەکە دوعای خێری بۆ دەکەن. بەڵکو تەنها دوعای خێر بۆ ئەو ناکەن، بەڵکو دوعای خێر بۆ نەوەکان و بۆ دایک و باوکی بۆ خێزانەکەی دەکەن. ئاەتەکەی پاش دەفەرمێت ربنا وأدخلهم جنات عدن التي وعدتهم ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم إنك أنت العزيز الحكيم. بەڕاستی زۆر گەورەیە کاتێک ئەو فریشتانێک کە عەرشی خوایان هەڵگرتووە دوعای خێرمان بۆ بکەن. بەڕاستی زۆر گەورەیە. باشە لەوانەیە کەسێک لە کۆتاییدا پرسیارێک بکات، پرسیارێک لە مێشک دروست بێت، دەبێت شتێکە بێت لەوە گەورەتر؟ دەبێت شتێکە بێت؟ بەڵێ هەیە. مەرتەبەی چوارەم
کە لە هەمووی بەرزترە کە لە هەمووی بەرزترە ئەوەیە کە خوای گەورە و مەلایکەتەکان و ئەوەی ئەهلی ئاسمانە لە ڕۆحی شەهیدان و پێغەمبەران و پیاوچاکان و ئەوەی لە عەرزە تەنانەت مێرولەیە کە لەسەر عەرزەڕوە تەنانەت حوتێکیش دوعای خێری بۆ دەکات باشە کەس چێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت خوای گەورە مەلایکەتەکان و ئەهلی ئاسمان کە مەبەستی ڕۆحی پیاوچاکان و پێغەمبەران و شەهیدانە هەروەها مەلایکەتەکان هەروە سەر زەوی هەروەها تەنانەت مێرولەیەک تەنانەت حوتێکیش دوا بۆ ئەو کەسە دەکات کە خەڵک فێری شتی خێر دەکات وەڵی خۆشەویستان یعنی بەڕاستی زۆر گرنگە گەم بتوانین ئەو شتە لە خۆمان دەجێ بەجێکەین شتێک فێر بووین سەبی بەخشینەوە بەڵام لانێ کەسێک بڵێ خەم ناتوانم من علومی شەرعی نازانم من چۆن چی بکەم بۆی بگەێنم ئاسانە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت دال على خيرك كفاعله کەواتە ئەگەر تو پۆستێک ئاینی دیت ئیمام مۆسایەکی بەڕێز هەر قسەیەکی خێرت بیست دەتوانانی ئەو قسەی لای خۆت ڤیدیۆکە دابەزێنی تو پۆستی بکەیت لە فەیسبوک بێ لەو تۆڕە کۆمەڵاتیانە بێ بە هەر شوێک پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت بەلیغوا عنی وەلەو ئایا تەنانەت ئاەتێکیش هەبوو بیگەێنی بەو هەوڵە ئینشاءالله خوای گەورە بەوانەمان دەرجێڕە کە فریشتەکان دوعای خێری بۆ بکەن وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم